سوپاس بۆ کچانی سلێمانیانی ئاسانن کێشە بۆ زەواج دروست ناکەن. ئێمە چەندەها بوومان هەبووە ئەسڵەن ڕێکەوتنیان نەبووە. ئەمە شتێکی زۆر خۆشە. یانیاوێتێ دەست پیاوەکە کە چەنت بۆ ئەکرێ بیکە. کەمترینی ئێمە کە لێرە بینیمان بێت دوو ئەڵقە بۆ جوانی. ئەو هەواڵانەی کە ئێستا گوێبیستی دەبین نرخی زێر فڕی نرخی زێر بەرز بووە. ئەمە نەک تەنها بۆ خانمان ناخۆشە بەڵکو بۆ هەموو ئەو گەنجانەش ناخۆشە کە بە تەمای پرۆسەی هاوسەرگیری. دەمەوێت بزانم کە لە ئێستادا نرخی زێر چۆنە چونکە باسەوە دەکرێت بە بەراورد لە هەفتەی پێشوو دابەزینی بەخۆیەوە بینیوە. جیالەوەش دەمەوێت بزانم کە تا چەند خانمان لە پرۆسی هاوسەرگیریە پێداگرن لەسەر ئەو زێڕەی کە لە ساڵانی پێشوودا داوایان دەکرد. هاتوومەتە زەڕەنگەری ئارۆز لەگەڵ کاک سالارا گفتوگۆکەم و دوایین زانیاریەکانتان بۆ وەردەگرم. سڵاو لێبێ و ماندوو نەبی. سڵاو لە خۆشتان مەردەخان بەخێر بێ. پێم بڵێ باس لەوە دەکرێت کە بۆ ئەم هەفتەیە بە بەراورد بە هەفتەی پێشوو نرخی زێر دابەزیوە. کەمێ سوکنایی بە دڵی گەنجەکان هاتەوە بۆ پرۆسی هاوسەرگیری. ئەو دابەزینە چەنە؟ زۆرە کە گەنج دڵی پێخۆشکە یا کەمە؟ سەرەتا بەخێر بێن. نەخێر ئەو دابەزینێکی زۆر جوزئیە. ئۆنسێگاڵتون لە 4080 دلارەوە بۆ ئێستا کە سێرماکە 4040 دلارە. یعنی بە بەراورد بە هەفتەی پێشوو مسقالێگاڵتون نزیکی 10,000 کەمتریش دابەزیوە. هاتە بە دیاریکراوی پێمان بڵێ مسقالێ زێڕی ئەیارە 18 و مسقالێ زێڕی ئەیارە 21 چونکە ئەم دوانە زیاتر مەرغوبترە لێرە و زیاتر خەڵک لی دەپرسێت چەنە نرخەکەیە. بۆ ئیمڕۆ ئەیاری 18 ئەچێتە 802,000 ئایاری 21 ببوورە ئەیاری 18 670,000 دەرەچێت لیرەشمان 870 یاریەکات. دەمێ بزانم کە ئەو کاتی نرخی زێرگران بوو کەمترینی چەند بوو بۆ بۆنمونە نرخی مسقالێ ئایارە 21 چ کاتێک مەبەستێ؟ کاتی کە تقریبان نزیکی 2 ساڵێ 3 ساڵێ پێش. بەڵێ ئەو کاتە نزیکی 400 بۆ 500,000 نار بوو. خواستیشی لەسەر زۆر طبعا ئەو کاتە ینی ڕەنجێکی تایبەتی وەرگرتە بوو بەرزبوونەوەکە زۆر کەم بوو. طبعا هەموو کاتێکی ژەگەر ئارامی بە نرخی بۆرسەی ئاڵتونەوە هەبێ خەڵک زیاتر ئالوودەی کڕی نەبێ. بەس لە کاتی ئەم زۆر بەرزبوونەوەی ساڵی بڵێن ساڵ و نیوەکە زیاتر هۆکاری فرۆشتنی بڵێن تاکفرۆشی وەکو مفرەت کەمی کردووە. ئەمە بزانم بۆ پێکە تۆ ڕۆژانە مامەڵت لەگەڵ هاوڵاتیاندا هەیە لەگەڵ خانمان لەگەڵ پیاوان تا چەند خانمان پێداگرن لەسەر ئەو ڕێژە مسقاڵی کە لە پێشتردا داوایانەکرێ و کاتێکە نرخی زێر کەمتر بوو بەراورد لە ئێستا؟ وەڵام من خۆشبەختانە هەموو جارێک گوتومە ئێستا شەیڵێمە بۆ ئێوە سوپاس بۆ خوا کچانی سلێمانی گران نین یعنی گرانن وەکو کەسایەتی گرانن بەڵام وەکو ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری زۆر بە گران بگرن نایگرن و لەم کاتەشا کە ئێستا مەسەلەن ئەم ئاڵتون بەم شێوەیە دابەزیوە بەرز بۆتەوە ئەوانیش پێداگری لەسەر ئەو نرخە زۆرەی پێشووتر ناکەن. بەڵێ زۆر بە بەرچاو ئەی بینین لە 20 مسقاڵیان ئێساش لەم ماوەی ئەخیرا ئێمە چەندەها بووکمان هەبووە ئەسڵەن ڕێکەوتنیان نەبووە. ئەمە شتێکی زۆر خۆشە. یعنی یاوێتێ دەست پیاوەکە کە چەنت بۆ ئەکرێ بیکە. ینی بە شتێ یانی ئەمە چەند جار منە من بینی و هەر لەم هەفتەی پێشووە وتومە لەسەر چی ڕێکەوتن و توێتی وەڵا بە ئارەزوی خۆی حەزەکە لە چەند نابێ. ئەجا پرسیارمان جاران وانە بوو جاران ڕوومانەکردە کچەکەمان وەسەر چەند ڕێکەوتی. ئێستا ئەوە خۆشبەختانە یاریۆش دیارە با بڵێن جوانیم خەڵکیم شارەیە. باشە شتێ بە مێشکما هات ئەو کاتی کە نرخی زێر هەرزانتر بوو بە بەراورد لە ئێستا زۆرترین ڕێژەی مسقال کە لای ئێوە کرابێ بۆ بووکێ چەنێ بووە؟ وەڵاهی مردینەوە جارێکی کەش زۆر جارە پرسیارەکرا حەزم نەکردو ڕێژە بەرزەکە بڵێم حەزم نەکردو ڕێژە بەرزەکە بڵم تاوان خەڵکی دەوڵەمەند هەیە لەم شارەیە لە دەروی ئەم شارە خاستنەوانی لە ئەوروپا بێنەوە زەواجکەن بە پێی ئیمکانێتی خۆیان پلەی کۆمەڵایەتی هەموو خەڵکی سلێمانی ژوەکو یەک نییە لەبەرەوە بەڵێ پلەی بەرز هەیە خەڵک ڕێژەیەکی زۆری کرد لە ئاسایی شەهر هەیە نەکرد بۆ زەواج بەڵام کەمترینی ئێمە کە لێرە بینیمان بێت دوو ئەڵقە بۆ بە جوانی.
بەڵام زۆرەکەی نایڵێم وەڵی هەر حاڵەتەکە لەبەر خەڵکیش با بڵێن نەوترێ باشترە بەڵام خۆتەزانی ئێسا سیارە هەیە لەسەرەوە جادەی ئەڕۆبای 50 سیارە شێبایی $200,000 وەنیە کەواتە لای ئێمەش ئەو جیاوازی هەر هەیە کیلۆ 2 کیلۆ بەخوا ماردین بۆ زۆرێک لە کچەکان شەڕم بۆ بەنێرەوە بەڵام هەر جوانن یعنی من زۆر بەکەمی زۆر بەکەمی ڕاستە بینیمانە لێرە هەندێک حاڵەتی ڕوویاوە بەس بە شێوە ئامەکە هەموو جارێکە قسەیم کردووە سوپاس بۆ کچانی سلێمانیانی ئاسانن کێشە بۆ زەواج دروست ناکەن بینەرانی کۆباس ئەو دوایین زانیاریەکان بوو سەبارەت بە نرخی ئێستای زێر و جیالەوەش ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر خواست سەر زێر دروست بووە لە ئێستادا کە بەو پێی کە نرخی زێر بە بەراورد لە ساڵانی پێشوو زیاتر بەرز بۆتەوە بارگرانێکی زۆرتر بۆ پرۆسی هاوسەرگیری دروستەکە وەکو کاکسالار ئاماژەی پێدا دیارە لە ئێستادا خانمانی شاری سلێمانی زۆر زیاتر ئاسانکاری بۆ پرۆسی هاوسەرگیریەکەکەن و داوای بڕێکی زۆر ڕێژەیەکی زۆر لە زێر ناکەن.